ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵ و ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەند با گەشتبینیەوە لە بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرەی چوارەمی حیزبەکەیان دەڕوانن و دڵخۆشن بەوەی کە کۆمەڵ توانیوێتی لە ماوەی 2 ڕۆژی کارەکانی کۆنگرەدا ژمارەیەک بڕیاری گرنگ و بیۆرانە پەسەند بکات. داواکاریشن بڕیارەکانی کۆنگرە لە ئایندەیەکی نزیکدا کاری جددی لەسەر بکرێت و لە وەرگانەکانی حیزبدا ڕەنگ بداتەوە. سپاس بۆ خۆی گەورە توانیمان کۆنگرەیەکی باش و سەرکەوتوانە بە گۆڕوتینێکی باشەوە بەشدار بوون و ئەندامانێکە لە کۆنگرای بوون بەشداریان کرد. ئەو کارانێکە زۆر جەختی مانی دیار بوو ئەوە بوو کە توانیمان ڕێژەی خوشکان زیاد بکەین ئەمجارە بۆ سەرکردایەتی و ناوی حیزبیش ئامارکرایەوە لە کۆنگرایمە شتە دیارەکان بکەیانی و زۆر شتی تریش. بەدڵنیاییەوە نەخێر چکە کۆمەڵ کە ناو ئەگۆڕێت ناوڕۆک ناگۆڕێت ئەو لەسەر پرۆگرام و بەرنامە و ڕێچکەی خۆی بەردەوام ئەبێ و ئیشەڵا کاری باشتر ئەکات و هەنگاوی گەورەتر ئەنێت بەرەو سەرکەوتن ئیشەڵا. وەکو ئەندامێکی کۆمەڵی دادگەری زۆر خۆشحاڵین ینی بە سەرکەوتنی ئەم کۆنگرەی کە بە سەرکەوتن کۆتایی پێ هات و سواز بخوا کۆمەڵک بڕیاری جەریانە و بیێرانین تێدەرا و توانرا حیزبی سیاسی ئیسلامی لەو قاڵبە کە چەند ساڵێکەتی کەوتووە دەربهێنرێت و بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو بنێن. کۆمەڵی دادگەری پاشگیری ئیسلایم پێ و بێت و پێەوەی نەبێت ئەمە کار لەسەر هەڵێستەکانی ناکە وەکو ڕابردووش سلمان نیوەتی کە کۆمەڵە چەند قۆناغێکا بۆ هەر قۆناغە و بە شێوازێک بەرگری کرد. من زۆر بە سەرکەوتنێکی گەورەی کۆنگرەم بینی ئەمجارە. بانخوازێکی ئیسلامیش کە هاوکات ئەندامی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری بوو دەڵێت لێکردنەوەی پاشگیری ئیسلامی لە کۆمەڵ کاریگەری لەسەر هەڵوێستا نەگۆڕەکانی کۆمەڵی دادگەری نابێت و کۆمەڵ لەسەر هەڵوێستا شەرعی و نەگۆڕەکانی بەردەوام دەبێت. الفتاوى تتغير بتغيير الزمان والمكان. روجك كفتوى دراوة ناوي أم جمعة كومالي إسلامي كردستان بالزمن يكبوا ظروف يكبوا وضع يكبوا حال يكبوا أو يبيز بوا. أم روج كاتيك أو بريارة دراوة من تنها أو عند دعوة لخلق كم خلق وحالي نبي إما اللي ديني معناها لا صاربونا ومعناها الذين داريا لا هلويست معناها صاربونا هلويست معنا بالأمر بالإسلام كونا وما نقولي والنخير مركزك ولجي إما بيه وآجاي لحاله وضع كومالي إسلامي بيه لو يبغى لنا وكونغرا وكو إما دسي هلا بريبو قوريني ناوكا أجنا حس تأثيري نيا لسر قوريني هلويستي كومالي إسلامي. لە 1990 ئەم مانگەدا کۆمەڵی دادگەری کوردستان لە هۆڵی پێشەنگای نێودەوڵەتی لە شاری سلێمانی و با بەشداری نزیکەی 900 ئەندام کۆنگرەی چوارەمی خۆی بە شێوەیەکی سەرکەوتووانە بەڕێوە برد. ئەوەی مایەی قسەکردن و هەڵوێستا لەسەرکردنە کۆمەڵی دادگەری لە ماوەی 2 ڕۆژی کارەکانی کۆنگرەی چوارەمدا توانیوێتی چەندین بڕیار و ڕاستپاردەی گرنگ پەسەند بکات کە لە ماوەکانی ئایندەدا ڕنگدانەوەی لەسەر خودی حیزب و کۆمەڵگەی کوردەواری دەبێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.